وەزیری ڕۆبۆت. ئەرە وەڵا زۆر ڕاستگوێتان لێ بوو بۆ یەکەمین جار لە جیهاندا وەزیرێکی ڕۆبۆت دێتە سەر حکم بۆ ئەوەی گەندەڵی نەکات و خزم خزمێنە و واستەواستەکاری نەکات. ئیدی ڕاما سەرۆکوەزیرانە تازەکەی ئەلبانیا ڕایگەیان کە وەزیرێکی ڕۆبۆت لە کابینە تازەکەیدا دەبێت کە چەند ڕۆژێکە دەستیان بەکار کردووە. ڕۆبۆتەکە ناوی دیلایە، ئیشی ئەوە دەبێت کە چاودێری گەندەڵی بکات و تەندەرەکان ئەو چاویان پێدا بخشێنێتەوە و دیراسەیان بکات اینجا پرۆژەکان جێبەجێ بکرێن. اینجا ئەلبانیا بۆ کارێکی ئاواهی دەکات لەبەرەوەی لەم وڵاتەدا ڕێژەی گەندەڵی ئێجگار بەرزە. مافیاکان دەستێکی زۆر باڵایان هەیە لەم وڵاتە و چەندین جار قەزەی ئەوە هەبووە کە وەزیرەکانیان کڕیوەتەوە و بەرتیلیانداوە و تەندەریان وەرگرت و بە کوردەکەی گەندەڵیەکی زۆریان لە وڵاتەدا کردووە. بۆیە ئیدی ڕاماش هاتووە ئەم وەزیرەی داناوە، وەزیرە ڕۆبۆتی داناوە بووی فریام کەوتەوە گەندەڵیانە نێڵێت لەبەرەوەی ئەو نازانێ ئەوە کچێ و ئەو کوڕی چێ و چێ پارەی دەداتێ و ژیری دەستکردە. هەموو شتەکان بۆ خۆی دەکات و بەپێی ئەو شتانەی کە بەپێیەکی سەرچاوەیەکی زانستی کارەکان دەکات مەبەستن. واتە هیچ فرتوفێڵێکی تێدا نیە. بەڵام خەڵکەکە هەر دڵیان ئاوی نەخواردۆتەوە، دەڵێن وەڵڵاهی مادام ژیری دەستکردە ئەم مافیایانە دێن هاکی دەکەن و لە ڕێگەی هاکردنەوە هەرچیان بوێ پێی دەکەن. و ئەگەر هاکیشی بکەن لە جیادەوەی پارە بدەن بە وەزیرەکە، پارە دەدەن بۆ هاکەرەی کە وەزیرەکە یا کردووە.